سڵاوتان لێبێ لەگەڵ دەستپێکردنی خولەکانی کوپا ئەمریکا و یۆرۆدا هەر جارە و کەسایەتێکی جیاواز لە هەرێمی کوردستان و ئەوە بەتایبەت لە شاری سلێمانیش بەسەر دەکەینەوە. لەم جارەدا بەسەرکردنەوەکەمان بۆ لای مامۆسایەکی ئاینی ڕۆحسوک و لە دڵە شیرین لای هەمومان لای تەواوی تەنانەت وەرزش دۆستان و تەنانەت سیاسەکان و هەموو چین و توێژەکان ئەویش بەڕێز مامۆستا وشار جافرانیە. دەمەوێت لەگەڵ مامۆستا گفتوگوێ بکەم لەسەر بابەتی وەرزش کە لە ماوەی ڕابردوودا بەڕێزیان هەم لە ڕووە توێریەکەیەوە هەم لە ڕووە بەرجەستەیەکەشەوە لە یاریگاکان هەم یاری کردو هەم کەم تازۆ قسەی خۆشی هەبووە. دەمانەوێت لەم چاوپێکوتنە گفتوگوێ لەگەڵ مامۆستا بکەین. مامۆستا سڵاوتان لێبێ بفەرمونە ئێرە پێشەوەی بچمە لای بابەتی جەنابەت لە ڕووی وەرزشی ئەوە دەمەوێت وەکو مامۆستایەکی ئاینی پەیامتان چییە بۆ ئەوەی کە ئێمە چۆن سەیری یاری بکەین و چۆن لە یاریەکان تێبگەین لەوەی کە بە تەعەسسوب و بە دەمارگیری و بەوە سەیری یاریەکان نەکەین و ئاژا و دووبەرەکی لە نێوان خۆمانە دروست نەکەین بە پێچەوانەوە بێتە هۆی تونند و تۆڵکردنی پەیوەندیەکان. طبعا ریاضە نیعمەتێکە لە نیعمەتەکانی خوا حتا پایەکانی ئیسلام پێنجن. ئەم پێنج پایە تۆ سەیریکەش یەکەم شایەتمانە دوم نوێژ خۆی ریاضێکی بەدەنیە ئینسان ڕکوع با سوجدا با سەمی ئەڵڵا کە حرەکاتی دەستی هەموو نوێژەکان کە دەچێتە ڕکوع دەست بەرزەکات دەچێتە سوجدە بۆ لە سەمی ئەڵڵا دەست بەرزەکاتەوە ئەمانە هەمووی ریاضێکی بەدەنیە. یا دوعای قونوتە دەخوێنێت چنێک دەستی دەمێنێت بە ئاسمانەوە دوعا دەکا یا لە سوجدا دەمێنێتەوە. ئەمە هەمووی ریاض باش کاتە ئێمە دوو جۆر ریاضەمان ریاضێکی بەدەنی ریاضێکی ڕۆحی. ئەمانەی کە ئەم برا و خوشکانی کە دەبینم زۆر بەداخەوە ینی کارێکیان کردو خەریکە ریاضە لە بەرچاوی خەڵکە خەن چۆن ئەمە یعنی من مشجعی تیپێکم یا حەز بە سەرکەوتنی تیپێکەکەم نابێ بە منافەسەیەکی ئێمە شەریفانە بکەین نەخوانە خەڵم منافەسێکی ناشەریفانە بکەین دڵی یەک ئازار بین دڵی یەک بێت تاقەتکەین پەلاماری یەک بین سەر و جۆلاکێک بشێنی یا مەسەن تیپێ دوڕانێتی من خۆم ئینتیحارکەم ئەمە بەڕاستی کارێکی نادروستەوە پێم وایە ئەو جۆرە کەسانە لە ڕۆحی ریاضە تێنەگەیشتون. بیرم دێ تیپی عراق لەگەڵ تیپیشی کەدا یاریە کرد پەناتیە دروست بوو قەدەری خوا ئەمانش ڕئیسی تیپەکە مدربی تیپەکە حسین سعید بوو. ئەمان هەموو هیوا ئەمە دەکەن ئەمەلنا حسین سعید قەدەری خوا لە پەناتیەکە بخۆی بەداخەوت شروتەکەی کرد بەسەر گۆڵەکە ئەو ئەمەلە نەما. یعنی من پێم وا بوو ئەگە بیوتە ئەمەلمان خوا لەوانێ گۆڵەکەی سۆگەر کرا بەڵام ئەمەلەکاتە سەر ئەم شخص گۆڵەکەی نەکرد یەخۆ گۆڵەکەی نەکرد دیای وێران نەبووە وهی جوار زۆر جار مەسە بڵین مشجعەکان گوێم لێ بووە ئەوانەی کە خۆم بە تایبەتی زۆر جار سەرپەرشتی و تیپانم کردووە لە دەرەوە ئەوانەی کە لە دەرە مەسەن بڵێ ئەم یاریکەرە بە هەموو قۆت و هێز و توانای خۆی و عەقڵی خۆی یاریەکە و فەنەکە هەتا برایەکمان بۆ کە یاریمانەکەی بە فێڵ دەریکرد ینی وەکو چۆن خیدعەیەکت هەبێ بۆ دەرکردنی تۆپەکان و بۆ گۆڵکردن و ئەمانە. ئاجا ئەم برایە مەسەب لە دەرەوە بڵێ یا پەناتێکی لێدا کۆرناڵێکی لێدا یا ئاوتێک بوو یا مەسە گۆڵێکی ئەکرد بڵێ قەدەری خوا کەچی وچی مەسە ئەم لە دەرەوە خوا چۆرت کە یا قاچش یا دەست بابە کاکە خۆ ئەم برایە پڕ بەدڵ حەزەکە گۆڵ بکە بەڵامی تر ئەوەندەی دەتوانێت ئەوەی لە دەسەڵات هاینە هەیە حەزکا خۆی بدۆڕێنێ هەیە حەزکا زەرەرکە. باش مامۆستا ببوو لەوەی کە باست کرد کە ئەم وەکو ڕاهێنەرەوە یاریزان شاری کردووە پێشتر تیپ ئەوەتان هەبوو بەڵام ماوەیەک دابڕێەوە هۆکای دابڕانەوە چێگرێتەوە. ئەوی ڕۆژێک قەدەری خوا لە جومعەی جافران گەڕامەوە هەر لەم گردی سەرسنانە بەر تیپێکەوتی یاریمان کرد ئیرادەی ڕەب العالەمین قەدەرەکەی خوا ئەو یارە 8 گۆڵم کرد 8 گۆڵ جا براتێ وتی هەری ئەو کاتە بزانین نەکبەتی ئەمە لەوشیانمان بڵێ بۆ بە عەلیدایی بە گۆڵ بکە لە گۆڵەکە ئەوە بتانزانین نەکبەتی ئەمانە جا برایەکیش بێ قەزابێ لە گۆڵی نوێمە خۆم و گۆڵچی ئەو برادر نازانم وەکو قەدەری خوا حازر بوو لە بەردەمە من شەقم عیبنە بێ هەڵدا لە تۆپەکە ئەو هاتە بەردەمی کە ئەو لە قاچمیدا خولان نوێەوە زۆر عەزیەتی قاچمیدا ینی ئەو بەلایەکە کە من بەلایەکە کەوتم ئیتر دوای چوو بەلای کاکزگاری زا خوای گەورە پایەداری کە مۆفەقی کە ئەوە سەمامەی دڵی سلێمانیە چون بەڕاستی زۆر خزمەتی دەشکا و قاشکا و ئەمانەکە خوا جەزای باتەوە بەبێ مقابلیش یا ڕەبی خوا نمونە ئەمسالی زیادکە. جا ئەم برا بەڕێزەوتی پیاوی چاپەتەوە تۆزێ تەمەنت هەیە و ئەمانە خوانە خواسە ئەم جارە شوێنێکت بشکێ قاچ بشێ زۆر بە زەحمەت چاکەوێتەوە ئیتر لەبەرەوە تۆزێک خۆم لێ کشانەوە ئینە ئێستش هەر ڕۆحم لەگەڵیایەوە دوای ئەوەش سوپاس بۆ خوا هەر ئەو بەرهەمی ریاضە و جم و جوڵ و حرەکاتە ینی لە دوو سێ شوێنی ناڕەحەتا ڕزگاری کردم. یەکەم لە پرۆسەی بەناو ئەنفالەکە کە ئەلحەمدوللا توانای ڕۆیشتنم هەبوو لەخوا بەزیابێ لە
جعفران و بە پێگەڕامەوە سلێمانی ئەگەر تۆ ئینێکی ڕاضی و بەدەنی نەبێ ناتوانانی ئەو مەسافە بڕۆی ئەم ساڵیش کە لە حەج بووین خوای گەورە لێمان قبولکە لە عەرەفەوە بۆ مزدەلیفە و بۆ مینا 5 سەعات بە پێ ڕۆشتین. مامۆستا کۆتا پرسیارمەوەیە جنابەت کەم تا زۆر سەیری یاریەکان و لە ماوەی ڕابردوودا زیاتر سەیری یاریەکان کردووەکو بە ئەمریکا و یۆرۆ ئەوانە بەڵام ئێستاش ئەویش کەمێک کەمتر بۆتەوە هەستەکەم و ئەوەی جیاوازە لای جنابوو مشەجیعی هیچ لیانە و واکۆڵە متەخەبێک نیت ئەڵێی من جمهوری یاری جوان و ئەو قسەی حەق ئەوەیە یعنی من بە قەناعەتی من بەڵام ڕەن هەشە لە دڵی خۆ مەسە بۆ وەسێسا ئێران لەگەڵ ئەمریکا حەزێکرم حەزمە کرد ئێران بیبات لەبەری دراوسێمە سیاسیانە بووە ئەیە مەسم بۆ منە ئێستا جافرانی خۆم لەگەڵ هەر گوندێک لەگەڵ هەر شوێنێک یاریکە حەزەکەم گوندەکەی خۆم بیبات جافران بیباتەوە یا مەسە قەرەداغ لەگەڵ قەزایەک لەگەڵ ناحەیەکی کە یاریکە حەزەکەم شوێنەکەی خۆم یا سلێمانی لەگەڵ هەولێرە حەزەکەم سلێمانی بیباتەوە ئەگەر هەولێر لەگەڵ بەغداوی کە حەزەکەم هەولێر ئەگەر بەغدا لەگەڵ تارامی کە حەزەکەم بەغداد بیبات ئەگەر هەرچەندەکە لەم خولابەریەک ناکۆم بەڵام ئەگەر پرتوگال و ئەرجەنتین بەریەکەوێت جمهوری کام لای بەخوا بن تەرجیعی یاری جوانەکەم یاری پەسەند یاری ڕێکوپێک حەز ناکەم سیاسیانە جواب بێت ئیسا میسی یا کریستیانۆ بەخوا هیچیان نی زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا وشیا جعفرانی کە هەمان ناوی یەکیشین یاخوا سەلامەتتون زۆر سپاس ئەوەی کە بینیتان چاوپێکەوتنێکی کورد بوو لەگەڵ بەڕێز مامۆستا وشیا جعفرانی لە مزگەوتەکەی بەڕێزیان لە شاری سلێمانی لە بیلال حەبەشی.